لا هەر شوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەم شەو زوومی ئێمە سەرنجی لەسەر دوو پرسی دیاریکراوە. یەکەمیان پرسی موچە و کۆبوونەوەکەی دوێنەی نوێنەرانی کووردە لە بەغداد بۆ هێنانارای جۆرێک لە کۆدەنگی و یەکدەنگی لەبارەی پرسی موچەوە. هەر کۆبوونەوەکە خۆی ڕاستیەکەی بە نزیکەی ئەوە سەلمێنێک کە کورد یان نوێنەرانی کورد لایەنە کوردیەکان لەبارەی پرسی موچە و چۆنێتی تعاملکردن لەگەڵ ئەم پرسیە لەگەڵ بەغداد یەکدەنگ و کۆدەنگ نین. کۆمەڵێک پرسی دیکەش لەگەڵ ئەم میوانی تەوەری یەکەم باسەکەم هینم لەگەڵا بێ دکتۆر مستەنامینم لەگەڵا بێن دایم پەرلەمانی عێراقە. تەوەری دووەم ڕاستیەکەی پرسێکە تایبەت بە هەرێمی کوردستان ڕەوشی هەرێمی کوردستان بە تایبەت هێرشەکانی تورکیا و ئۆپراسیۆنەکانی تورکیا و ئەگەری فراوانتربوونی و هاتنەناوەی عێراق بۆ پرسەکە دوای یەک تێگەیشتنەکە بە دڵنیاییەوە. ئەمە یەک دوو پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد لەگەڵ یەکێک لە بڵێن سکرتێری حیزبەکانی هەرێمی کوردستان گفتوگۆکەم. خێراچمە سەرتەوەری یەکەم دکتۆر موسەنامین ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدادەوە لەگەڵ مایە. دکتۆر موسەنا سڵاو لێبێ، هیوادارم زۆر باش بیت، بەخێر بیت بۆ زووم. ڕاستیەکەی دووشت ئەیسەلمێنێ کە ڕوئیای کورد دیدی کورد لەبارەی پرسی موچەوە یەک نییە، یەک هەڵوێست نین. یەکەمیان شێوازی گوتاری یان لێدوانی نوێنەرانی کورد لە بەغدا و خودی حزبە سیاسیەکانیش لەبارەی پرسی موچە بە تایبەتی موچە و بە بانکیکردن. ئەمە یەک دوو هەر خودی کۆبوونەوەکەی دوێنێ پێدەچێ ئەنی بەڵگەیەکی دیار بێ بۆ ئەوەی کە کورد نوێنەرانی کورد لەبارەی پرسی موچەوە یەکدەنگ یەک هەڵوێست نین. کۆبوونەوەکەی دوێنێ کوردی کردە بە با بڵین جۆرێک لە خاوەنی یەک هەڵوێستی و یەک ڕوئیایی لەبارەی پرسی موچەوە یان نا؟ چی گوزەرا لە کۆبوونەوەکەی دوێنێ؟ دیارە دەنگم نەگەیشتۆتە دکتۆر موسەنا ئەمین. دکتۆر نازانم ئەگەر سڵاوەکە گەیشت بێیان نا، دووبارە سڵاوت لێەکەم. میوادارم زۆر زۆر باشبی، بەخێر بی بۆ زوو. لوتف هەیە لوتف هەیە من لوتف هەیە من باسی ئەوەم کرد کە کۆبوونەوەکەی دوێنێ بەڵگەیە لەسەر ئەوەی کە کورد لەبارەی پرسی موچەوە یەک گوتار یەک هەڵوێست و یەک دید نییە، بە شێوەیەکی وەکیەک لە پرسی موچە و گرفتەکانی ناڕوانین. ئەوەی لە کۆبوونەوەکەی دوێنەیە گوزەرا کوردی کرد بە خاوەنی یەک ڕوئیا و هەڵوێست لەبارەی پرسی موچەوە یان نا؟ لە کۆبوونەوەکەی دوێنەیە چی گوزەرا؟ سەرەتا سوپاس سڵاو و ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی زووم. لە ڕاستیە ئێمە دوو بەرەی جیاوازین، بەرەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ بەرەی دەسەڵات و ڕوئیامان بۆ بابەتەکان دابەشە بێ لەسەر ئەم دوو ڕوئیایە. ڕوئیایەک تەبعاً کە ڕوئیای دەسەڵاتە بۆ پاساوە گەڕێ بۆ حکوومەت و بۆ پینە و پەڕۆکردنی کەم و کورتیەکانی حکوومەت ئەگەڕێ، و ڕوئیایەکیش کە ڕوئیای ئۆپۆزیسیۆنە بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان ئەگەڕێ و بۆ سەرکۆنەکردنی هەر حکوومەتێک ئەگەڕێ کە لەم بابەتەدا کەم تەرخەم بێ، چه حکوومەتی بەغدا بێ یا حکوومەتی هەرێم بێ. ئێمە لەم دوو بەرەیەدا دابش بووین، بەڵام کۆبوونەوەکەی دوێنێ ئەوەی کە ڕوویدا ئەوەیە ئێمەی بەرەی ئۆپۆزیسیۆن ئامادەین لەگەڵ هەموو کەسێک دابنیشین و مەسەلەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش لەبیر بکەین، تەنها لە بەرخاتری ئەوەی خەڵکی ئێمە بێنان و بێماف و بێموچە نەبن. هەندێک برادەر سەرنجیان هەبوو لەسەرەوەی چۆن دەسەڵات و ئۆپۆزیسیۆن نازانم ئەچنە بەرەیەکەوە ئەچنە دانیشتنیەکەوە. من پێم وایەوە سەرنجێکی زۆر ساکار و بێبنەمایە، چونکە ئەوەی کە ئێمە کۆکاتۆ لەگەڵ ئەو بەڕێزانە دابشکردنی پۆست و مەنسەب نییە. کاتی خۆی ئێمە ئەم جۆرە دانیشتنانەمان ڕەتە کردەوە کاتێکە سەردەمی دابشکردنی پۆست و امتیازات و غەنائیم بوو. بەڵام ئێستا کە مناڵی ئێمە بێنانن و خەڵکی ئێمە بێموچەن و ئەمەش یعنی سەدان و هەزاران قەیران بۆ کۆمەلگای ئێمە ئامادەین لەگەڵ بەرپرسەکانی دەسەڵات لە بەغدا دانیشین، چونکە ئەوان لە ڕاستیان نوێنەرایەتی کۆمەڵە پۆستێکی زۆر گرنگەکەن
لە هەر شوێنێک کەم و کورتێک لە مافی میلەتەکەی ئێمە هەبوو ئەبێ پرسیاری زەق ڕوو لە ئەوان بکرێ. ئێمە وەکو پەرلەمانی تارانی عێراق دەنگمان داوە بە ئەم حکوومەتە یعنی ئیتر مەبەستمۆنێ دەنگمان بە هەموو پۆست و پلە باڵایەک دابێ، بەڵام مەبەستمانێ ئەم حکوومەتە لەم پەرلەمانەی ئێمەوە دەرچووە وە بەرپرسیارە لە بەردەم ئێمە کە چاودێری بکەین چ دەنگمان بۆ بەرپرسە دابێت چ دەنگمان پێنەدابێ. ئێستاش پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی گرنگە بۆ کورد دەبێت کارا بکرێ بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵک. ناکرێ خەڵک لە کوردستان بێنان بن سەرۆک کۆمار بێدەنگ بێ. و هەروەها جێگری سەرۆک وەزیران بەڕێز فواد حسین، هەروەها وەزیرەکانی تری حکوومەت و هەروەها کاک شاخەوان و جێگری سەرۆکی پەرلەمان. ئێمە بەرپرسیارن، ئەم بەڕێزانە بەرپرسیارن لەسەرەوەی کەم تەرخەم نەبن و ئەرکی خۆیان جێبەجێ بکەن لەوەی کە هەر کێشەیەکەیە چارەسەریکەن. و ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان ئامادەین لەگەڵ ئەو بەڕێزانە کۆ ببینەوە باعتیباری ئەوەی ئەمانە دەسڵاتدارن لە بەغدا و بەرپرسیارن لە دابینکردنی مافەکانی. باشە دکتۆر، ڕاستیەکەی من ئەمیز ئەو پرسیارە بکەم، بەڵام تریش ئەمانە نوێنەرایەتی دوو حیزبەکان. زۆر باشە، من ئەمیز جملەیە تەواوکەم. ئەم بەڕێزانە بە بارێکی تریشا بەرپرسیارن بەوەی کە نوێنەرایەتی دوو حیزبەکان. ئەو دوو حیزبە وەزعی کوردستانیان بەم ئاراستە خراپ و نالەبارە گەیاندووە و ئەبێ لە بەردەم ئێمە لەو کۆبوونا جوابیان پێبێ بۆ ئەوەی یەکەم بۆ وا ئەکەن، دووهەم تاکەی وا ئەکەن، سێهەم چۆن چاکیەکەن. باشە و ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ ئەو بەڕێزانە بۆ ئەوەیە و هەر کەسێکی تریش نایەوێت لەگەڵ ئەم بەڕێزانە و غەیری ئەوان کۆبوونەوە بکە لە بەغدا هاتبێ بەس تەنها لەبەرەوەی لە میدیاوە قسە بکە بۆ خۆنواندن یا بۆ تەسویقکردنی خیتابێک کە هیچی لێ بەرهەم نایە، تەنها لەبەرەوەی کە بە خەڵک بسەلمێنێ کە ئەو تەبەڕایە لە هەر سەرکردەیەک پەیوەندی بۆ دوو حیزبەوە هەبێ و ئەوە بە ئۆپۆزیسیۆنی بفرۆشێتەوە بە خەڵک. ئەوە لە ڕاستیا خۆدزیینەوەی لە بەدەستێنانی زۆر باشە. دکتۆر موسەنا، من ئەمیزە و پرسیارە بکەم، بەڵام خۆتان زووتر باستان کرد بۆیە ئێستا من پرسیارە کاکەم. گلەیەک هەیە لە ڕاستیەکەی لە نوێنەرانی کورد لە بەغداد، کاڵم نوێنەران من باسم لە پەرلەمانی عێراق نییە، بە تەنیا پێدەچێت زۆرترین قسە لەلایەن پەرلەمانتارانەوە لەبارەی موچەکرابێ. ڕاستیەکەی لەوانەی تر بە تایبەت وەزیرەکانەوانەی لە حکوومەتن یان هەر پۆستێکی دیکە کە کورد هەیبێ بە سەرۆک کۆماریشەوە. دوێنێ باز لەم گلەی یانەکرا ڕاستیەکەی و نوێنەرانی کورد لە شوێنەکانی دیکە جگە لە پەرلەمان بەڵێن یان ناکە ئیتر باشتر بێنە ناوپرسی تایبەت بە موچە و هەنگاونان بەرەو چارەسەرکردنی ئیشکردن بۆ چارەسەرکردنی بە گشتی گلەیەکە گلەیەکی مەشروعە. بێگومان ئێمە وەکو خۆمان یەکگرتووە برایەن ئێوە مامەستە سۆرانی کۆمەڵ کە بەشدار بوون لەو کۆبوونەوەیە عەرزم کردی ئێمە هەمیشە ڕاستیەکانمان هەم لە ڕوبەڕوو وتووە و سەرکۆنەی ئەم سلوکەی حکوومەتمان کردووە کە وەک پێویست نایە بەدەم بابەتەکانەوە هەتاوەکو تێکی ئەدا و کێشەکان ئاڵۆزەکە و ئەو دەست پێشخەریانەی کە حکوومەتی اتحادی ئەیکا بەهۆی کەم تەرخەمی، بەهۆی خراپی ئەدا، بەهۆی شاردنەوەی ڕاستیەکان، بەوەی پێش کەش نەکردنی لیستی موچەی پاکوتەمیز ئەبێتە هۆی لەباربردنی ئەو بەدەمەوە هاتنەشکە حکوومەتی اتحادی ئەیکا. و ئێمە کاتی خۆی کە پەنامان برد بۆ محکەمە ئیتحادی دەرەنجامی بێئومێدبوونمان بوو لەوەی کە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بتوانن قوتی خەڵکی چارەسەر بکەن. بۆیە ئێمە وەکو یەکگرتوو پەنامان برد بۆەوەی کە داوایەک لە محکەمە ئیتحادی پێشکەش بکەین هەتاوەکو قوت و نانی خەڵک دابین بکەین. ئێستاش کە ئەو دەواازە گەورەیە بۆ چارەسەر دۆزرایەوەوە حکوومەتی اتحادی بە سوپاسەوە ئامادەی دەربڕی لەسەرەوەی کە ئیلتیزام بە قەراری محکەمەوە بکە و بەشێک لەو قەراری محکەمەیە بۆ هەرێم بوو کە بەداخەوە تا ئێستا ئیلتیزامی پێوە نەکردووە کە سادەترینی ئەو ئیلتیزامە ئەوەیە داتای چەیکراوی وردبینی کراوی محکەم و ڕێکوپێک پێشکەشکاوە تەواوی زانیاریەکانی دەستگا ئەمنیەکان و مەبەستم لێرە دەرەجاتە وەزیفیەکانی دەستگا ئەمنیەکان و دەستگا مەدەنیەکان بخاتە بەردەستی حکوومەتی اتحادی و ئەم زانیاریانە تەوتین بکا بە پێی بڕیاری دکتۆر من پرسیاری تایبەتم بۆ وابێ بەڵام ڕاستیەکەی لەبارەی کۆبوونەوەکەوە زۆر باشە. لەبارەی کۆبوونەوەکە من یەک پرسیارم هەیە، ئێوە شتێکتان باس کرد بەوەی کە دوو ڕوئیا دوو ڕەئی جیاواز لەبارەی پرسی موچەوە هەیە، ئۆپۆسیۆن و دەسەڵات. دوێنێ کە کۆبوونەوە
ینی ئەگەرم پرسیارە گونجاو بێ بیکەم کێی هێنایە ژێربار ڕاستیەکەی کێ قەناعەتی بە کێ هێنا کە ڕوئیای کامیان ڕاسترە لەکوایە یەکتان گرت ئەگەر بە کورتی جوابم بیتەوە. من لەوێ کە باسی ئەوم کرد مەبەستم لە ئەسڵی جیاوازی ڕوئیای ئێمە و برادرانی دەسەڵات بوو یان نوێنەرەکانیان لە پەرلەمانی عێراق و ڕوانینمان بۆ بابەتەکان و دیاریکردنی شێوازی چارەسەری کێشەکان. بەڵام لێت ناشارمەوە ڕازگویانە پێت بڵێم ئەو بەڕێزانەشی کە نوێنەری ئەو دوو حیزبەی دەسەڵاتن لە ناو حکوومەتی اتحادی و ڕۆژانە ئەم خەلالانە ئەبینن لەم جۆرە کۆبوونەوەانە ڕاشکاوانە اعتراف بەو ڕاستیەکەن کە پێویستە بکرێ و زۆربەی هەرە زۆریاندان بەو ڕاستیەدا ئەنێن کە حکوومەتی هەرێم تاوانی هەیە و خەلەلی هەیە و نەیتوانیوە چارەسەری بکە و پێویستە ئەم بابەتە بەشێکی گرنگی بکەوێتە سەر حکوومەتی هەرێم و کاتی حکوومەتی هەرێم هەموو پێداویستیەکانی خۆی لە لیستی پاکی موچە لە نەهێشتنی دووبارە و گەندەڵی و ئەم جۆرەشتانە لە تەوتینکردنی موچە لە پێدانی زانیاری تەواو دەربارەی گشت فەرمانبەرانی هەرێم ئەمانەی تەواو کرد بە دڵنیایی و کاتە ئێمەش و ئەوانیش ئەبینە بەرەیەک لە دژ ئەو حکوومەتەی بەغدا کە داخوازیەکانی باشە وڵا دکتۆر من ئەمە بە گرنگە زانم وەڵامەکەی ئێوە بزانم پارتی وێکێتی ژنوێنەرەکانیان بەبێتەفە هەردووکیان دان بەوایانێن کە تەفاسیل حەزەکەم ئەوەت پێ بڵێم باش دەی فەرموو بەبێ تەفاسیل حەزەکەم ئەوەت پێ بڵێم کە نوێنەرەکانی ئەوانیش ئەوانەی کە لە ناو حکوومەتی اتحادیان بە ئاشکرا ئەو ڕاستیانە ئەزان و دەرکیەکەن و لە دانیشتنی تایبەتیشە تعبیری لەکەن زۆر باش کە بەڵێ حکوومەتی هەرێمە هۆکاری یەکەمی دواخستن و دروستکردنی کێشەیە بۆ موچەی بە کورتی بە یەکێتی و پارتیەوە هەردووکیان نوێنەرەکانی هەردووکیان لە بەغداد لە ناوەند دان بەوایانێن کە کەم و کورتێکە لە هەرمی کوردستانەوەیە بە دڵنیاییەوە بەڵێ هیچ کەسێک ناتوانێت و کولی لەوە بکە ئەگەر تۆزێک وجدانی هەبێ و کەمی ئاگاداری ڕاستیەکان بێ و مەبەستی پینە و پەڕۆکردن نەبێ بەڵکو بەمەستی چارەسەر بێ بێگومان هیچ کەسێک ناتوانێت باشە دکتۆر دەستپێشخەریەکە بۆ ئەم کۆبوونەوەیە شتانەی من ئەیڵێم هەمووی تەواو کردایە کێشەی داهاتی حەل کردایە وا دروست نابوو دێمە سەری بە دڵنیاییەوە پرسیارم لەبارەی ئەوە بێ گرفتەکان چین حەزەکەم ڕەئی تۆ بزانم لەو بارەوە ئەزانم تا حدێک هەردوو لایەنەکەی پرسی موچە بینی بەڵام پێش ئەوە دەست پێشخەری بۆ ئەم کۆبوونەوەی لە کێوە بوو ڕاستیەکەی من بۆیە ئەم پرسیاراکە پێ دەچێت پارتی دیموکراتی کوردستان هەوڵیا بێ ئەم کۆبوونەوەی ڕێک بخا و ڕوئیای پارتیش گوتاری پارتیش لەبارەی پرسی موچەوە تا حدێکی زۆر ڕوونە بە تایبەت 2 هەفتە ئەبێ ئێوێ بیبەستێتەوە بە پرسیەکی سیاسی دیاریکراوە بڵێ ئەوەی کە بەغداد مامەڵەی بەم شێوەیەکە مامەڵەیەکی سیاسیە لەگەڵ پرسی موچەیە دوێنی لە کۆبوونەوەکەیە پارتی دیموکراتی کوردستان هەمان قسەی بە نوێنەرەکانی دیکەی کورد وتووە یان نەخێر قسەیەکی جیاواز کرا ئەوەی کە من ئەیزانم نەخێر ئەوانی شەر اعتراف بەواکەن کە خەلەلەکە بە دەرەجەی یەک لە حکوومەتی هەرێمە و ئەمە ڕاستیەکەیە و وەزارەتی دارایی بە شێوازێکی سیاسی مامەڵە ناکە ئەکرێ هەر بابەتێک لەم بابەتانەی حکومڕانی ببێتە بابەتێکی سیاسی بەڵام تا تۆ پێداویستیەکانی ئەرکی قانونی خۆت جێبەجێنەکەی ناتوانانی اتهامی بەرامبەرەکەت کەی بە هەڵوێستی سیاسی و ئێستا حکوومەتی اتحادی هیچ نەک سیاسیەن پێویستی بەوە نییە لەگەڵ هەرێم کێشە دروستکە بەڵکو من تاکی دەکەمەوە لە نقطەیەک ئەوش ئەوەیە بەڕێز سوودانی کە سەرۆگۆزیرانە و خاوەنی بڕیاری ئەم حکوومەتەیە زۆر بەلایەوە گرنگە کێشەی سیاسی لەگەڵ هەرێم دروست نەکا چکە چاوی بڕیوەتە ئەوەی کە جارێکی تریش ببێتەوە بە سەرۆگۆزیران و ئەمە پێویستی بە ڕازیکردنی تەواوی پێگاتەکانی عێراقەکە گرنگ یەکێ لە پێگاتە گرنگەکانی عێراق بریتێ لە کورد لەبەرەوە ڕاستە دەنگێکی شۆڤێنی هەیە ڕاستە تایفێت هەیە ڕاستە لەوە چێ بەرپرسی وا هەبێ ئەگەر محکەمەی اتحادی ناچاری نەکردایە ئامادەی ڕوبعێکی ئەمەش نەبوو بینێرێ بۆ هەرێمی کوردستان و ئێمە ئەزانین جاری وها بوو دەوەف دەهاتن بۆ بەغدا لەوە چێ دەسڵاو و مەرحەبا و دەستماچکردنیان بکردایە لە جیاتی ئەوەش 200 ملیار ئەگەر بەهاتایە ئەبوو بە کێشەی ئەوەی ئەم دەستکەوتەی چێ ئێستا نزیکەی تریلیۆنێک 900 ملیارە چەندێکە مانگانە دێت هەرێمی کوردستانەوە
حتا بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم التیزامی کرد بێ ینی ئەو بازێ لەو داتایانی کە وەزارەتی هدارایی عێراق پێشکەشێکە سەبارەت بە التیزاماتی حکوومەتی هەرێم بەرامبەر بە بەغدا شۆکهێنەرن. ئێستا ئەوەی کە ڕوونە ئەو هەموو نەوتە ئەفرۆشرێ بە ڕوبعی قیمەت ئەدرێ بە شەریکات و بە ئەوانە یعنی 2 لەسەر 3 ئەچێ بۆ شەریکاتی وە بەرهێنەر و گواستنەوەی نەوت لۆچی ڕوبعێ سولسێکی بچێتە باخەڵی حکوومەتەوە ئەوش کەس نازانێت چێتە چه باخەڵێکەوە لەکوێیە و تەسلیم بە عێراق ناکرێ و ئەمە قابلی قبول نییە ئەمە دوایی بە قەرز حسێ بکرێ لەسەر هەرێم کێشەمان بۆ دروستەکە و ئەوەی کە تا ئێستا حکوومەتی هەرێم خسبێت ڕەنگە 286 ملیاری خسبێتە سەر موازنەی گشتی دەوڵەتی عێراق کە لە بوجا نزیکەی بەو حسابەی کە پلانی بۆ دانی ڕێژراوە نزیکەی 13 تریلیۆن داهات بڕیارە لە کوردستانەوە دەست بکەوێت بۆ حکوومەتی اتحادی و دابین نەکردنی ئەم داهاتە و تەسلیم نەکردنی سبەینە کێشەی قوڵ و دکتۆر ڕاستیەکەی ئەم قسانە دەرفەتەیە بە من بۆی ئەو پرسیارە بکەم ئەمزانی دەمێکە ئەدویست باسی بکەی دوێنێ قسەیەکی دیاریکرا و کرا پێدەچێت قسەیەکی دەقیقیش بێ لە دوای کۆبوونەوەکە پێم وا بێ شاخەوان عەبدوڵڵا کردی بەوەی کە هەندێک لە گرفتەکان هەندێک لە کێشەکان ڕاستیەکەی کاتیان ئەوێ چەند مانگێکیانەوێ 2 مانگ 3 مانگیان ئەوێ هەندێک لە کێشەکانی دیکەشتی ساکار و ئاسانن دەکرێت بە چەند ڕۆژێک بە چەند هەفتەیەک چارەسەر بکرێن. دکتۆر موسەنا ئەمین لە پرسی موچەیە بە کۆی پرسەداراییەکانی هەرێمی کوردستان حەزەکەم پێم بڵێ کامانە گرفتی سەرەکین و کامانە گرفتی ساکارن ئەکرێ زوو چارەسەر بکرێن بەس بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ من کاتی خۆی گوتبووم بە بڕیارەکەی حکوم محکەمەی اتحادی کێشەی موچەی هەرێمی کوردستان لە ڕووی قانونی و یاسایی و قەزایی و قانونی بوجە و ئەم شتانەوە ڕیشەی حەل بووە چونکە جاکراوە تۆ لە شەڕی التیزاماتی مالی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بەڵام ئەوەی کە ماوە ئەمەوەکو عملەیەکی جراحیە کاتێک کە تۆ لەشی کەسێک هەڵە دڕی وەکو پزیشک دوایی ئەو دەردو ئێشەی لێ دەردێنی ئەو دوورینەوەی ئەو شوێنە و ساڕێژبوونەوەی ئەو برینە پێویستی بە چەندین مانگە بۆی ئەو مرۆڤە بچێتەوە سەر حاڵەتێکی تەندروستی خۆی ڕەنگە ساڵیش بکێشێ ئەمە ڕێک تعبیرێکی جوانە بۆ کێشەی موچە ئەو داخوازی و کێشە و سراعی هەیە لە بینی هەرێم و بەغدا سەبارەت بە چۆنیەتی حەلکردنی کێشەی موچە و دابینکردنی بە شێوازێکی بەردەوامی بێ کێشە عەرزم کردی پێویستی بە کۆمەڵی مستەلزەماتە ئەبێ حکوومەتی هەرێم بیکە نەیکردووە و تا ئەوە نەکا لە مانگەکانی داهاتوو شەڕەنگە هەر کێشە دروست بێتەوە جارێکی تر و ئەگەر ئێمە نزیک ببینەوە لە انتخاباتی عێراق کە نزیکەی ساڵێک و شتێکی ماوە ئەو کاتە قەناعەتم وایە ئەم مەسەلە قورسترە بێ و ئەو کاتە ئەبێ بە مەسەلەیەکی سیاسی کاتێکە حیزبێک بیەوێ مزایدە لەسەر خەڵکی ئێمە بکاوە بیەوێ نانی خەڵکی ئێمە بۆ مزایدی سیاسی بەکاربێنێ و ناچار بێت کە ئەگەر حکوومەتی هەرێم بەعزێک لەم سلوکەی خۆی واز لێ نەهێنا بیکاتە هۆکارێک بۆ گرتنەوەی نانی خەڵک بۆ ئەوەی کە جارێکی تر ڕاستیەکەی دکتۆر ئەمە پرسیار بوو لای من ینی ئێمە لە بەردەم بودجەی ساڵی 2025 جاین لە چوارچەوەی بودجە 3 ساڵیەکەی عێراقا ئەمە 1-2 ئەچینە ساڵی نوێوە با بڵین و بالفعل بێ هەڵبژاردنیش لە بەردەم عێراقیەکانە هەیە هەڵوێستی هەندێک لایەنیش لەبارەی پرسی موچە و ئەوانەوە ئەزانین شاراوە نییە کە ئەکرێ بیکەن بە هەڵوێستێکی سیاسی بۆ هەرێمی کوردستانیش کاتێک بڕیارێکی یاسایی هەیەوە جێبەجێی ناکا پێدەچێ بەمەبەست شەق لە پرسەکە با بۆی بیخاتە فێڵدێکی یان ڕوبەرێکی سیاسیەوە ئەگەر قسەکە دروست بێ لە ساڵی داهاتووە ئێمە پێچێ دووبارە پەنجە نەرمکەینەوە دەست و پەنجە نەرمکەینەوە لەگەڵ دووبارە کەوتنەوە پرسی چارەسەرکردنی موچە بە کورتی بەڵام لە حکوومەتە دواکەوتوەکانی وەکو ئەم حکوومەتانەی ئێمە چ حکوومەتی هەرێم چ حکوومەتی بەغدا کە بەڕاستی مۆدێلی حکومڕانی لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش مۆدێلێکی دواکەوتوی پڕ لە کێشەیە نەک کێشەی موچە نابێتەوە بە مەسئلەیەکی لە ڕیشەوە چارەسەرکراو بەڵکو ئێمە نە نانمان نە ئاومان نە کارەبامان نە حکومڕانیمان نە پاک و تەمیزی و ژینگەمان هیچ شتێکمان وەکو پێویست لەسەر سکە نییە و ئەو شتانەش کە لەسەر سکە نەبوو بێگومان ئەبێت چاوەڕوانی ئەوە بکەیت ئێستا کە قیتار لەسەر سکە ڕوا زۆر کەم چاوەڕوانیەوە کرێکە کە تووشی حادیسە ببێەوە زۆر فعلە نیش کەم ڕوەداشتیوە بەڵام وەختێک کە سیارەکان لەسەر سکە نین و لە جادە جیاوازەکانە ئەڕۆن چاوەڕوانیکردنی حادیسە زۆرە
حکومڕانی لە وڵاتی ئێمە نەبووە شەمە نەفرێک و لەسەر سکەیەک بڕواکە تۆ دکتۆر کاتم زۆر کەمە کاتم زۆر کەمە ئەم قسانەی تۆ کردت با من بیکەم بە پرسیارێک ڕاستیەکەی لە کۆبوونەکەی دوێنەیە ینی بۆیە تەرکیزمە سەر کۆبوونەکەی دوێنێ بە دڵنیاییەوە نوێترینیانە و نوێنەرانی کورد بەگشتی بەشدار بوون جگە لە نەوەی نوێ لە کۆتاییە کە بڕیار درا ینی ئاماژەیەکت پێیا بەوەی کە هەمووان کۆکن لەسەرەوەی حکوومەت یێرەمی کوردستان پابندیەکانی جێبەجێ نەکردووە بڕیاریرا بە حکوومەت یێرەمی کوردستان بوترێ ڕاستیەکەی ئەم پرسە بکەرە سەر سکەی خۆی ڕێڕەوی خۆی بۆی ئیتر پرسەکان بەو شێوەیە بەردەوام نەبن یان بڕیاری چی درا؟ بێگومان بڕیاری ئەوە دراوە ڕاشکەوانە ڕاستەوگۆڵ لەگەڵ حکوومەت هێرێم قسە بکرێ و ئەم ڕاستیانی پێ بوترێ و ئەوانەی لەو کۆبوونەوە بوون بەشی هەرە زۆریان بەرپرسی ئەو دوو حیزبن و لە هەناوی ئەو حیزبانەوە هاتوون ئەم پۆستە حکومی و سیادیانیان وەرگتو لە عێراق و بەرپرسیارەتی سادەیان ئەوەیە کە بڵێنەوە بە حیزبەکانی خۆیان کە ئەم سلوکێکی طبیعی و سروشتی نییە و پێویستە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بچێتەوە سەر ڕاستە ڕێگای خۆی و پێداویستیەکانی ئەو مەسئلەیە جێبەجێ بکاوەکو پێویست. دکتۆر من لەبارەی موچۆ هیچ قسێکی وام نەماوە بەس ڕاستیەکەی سبەینێ قەرارە پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووەم لەبارەی یاسای باری کەسیەوە بکە من حەزەکەم ڕێی ئێوە بزانم ئەم یاسایە بەو شێوەی کە هەیە بە مشتومڕی زۆری لێ کەوتۆتەوانەیە تێپەڕێنرێ یان نا ئەمە یەک دوو زۆر جار ئەم پرسە ئەبەسرا بە دوو یاسای دیکەوە یەکیان تایبەتە بە سونەکان ئەوی تر تایبەتە بە ئێمە لە هەرێمی کوردستان بە کوردەوە پرسی هەڵەبجە بەڕاستی ئەوەی هەڵەبجە کراوە بە بارمتەی سەفقەیەکی یاسایی سیاسی چۆن نییە بە کورتی جوابی هەردووکیم بیتەوە سپاس دەکەم. بەنسبەت یاسای باری کەسێتیەوە ئێمە چەندین بۆنەی لەم شێوەیە ڕای خۆمان باشکراوتووە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دژین لەگەڵ قەوانینی تایفی و پێمان وایە عێراق پێویستی بە تۆخکردنەوەی مۆرکی تایفی نییە و ئێمە وەکو مسلمانانی ئەم وڵاتە لە مەسلەی باری کەسێتیە قانونێکی جوان و باشمان هەیە تەواو تەسەل تێر و تەسەل نییە پێویستی بە هەموارکردنەوە هەیە لە هەندێک لە بڕگەکانیە بەڵام پێویستیشمان بەوەی ئەمەی هەیە لەسەری بینا بکەین بۆ شتێکی باشتر بەرهەمبێنین هەندێک بڕگەی هەموارکەینەوە و ئەگەر ئەوان باسی هەموارکردنەوەی هەندێک بڕگەیان بکردایە ئێمە پێشوازیمان لێکردنەوە گوێمانەگرت بە شێوازێکی باش بۆ ئەوەی کە بزانین سەرنجەکانی ئەوان لەسەر هەموارکردنەوەی ئەو بڕگانە چۆنە بەڵام کاتێک کە ئێستا قانونەکە بکرێ بە دابشکرێ بۆ سونە و شیعەوە مۆرکی تایفی لە عێراقا تۆخکتر کرێتەوە و بەدیلەکەشی ئەو هەموارەی کە ئەکرێ بەدیلەکە دیار نییە دوو مدەوەنە ئەنووسرێ لە دائیندا کە لەسەر مەزهبی شیعە و مەزهبی سونی و دوای 6 مانگ هێنرێ بۆ پەرلەمان ئێمە نەریتێکی گونجاو و تەندروست نییە لە یاسادانان لە یاسادانان ئەوەی ئەتەوێ بیکەی بە یاسابی بیهێنی پێش لەوەی کە داوا لە من بکەی ئەمەد بۆ هەڵوەشێنمەوە بێ بەدیلەکەم بۆ بێنی بیبینم ئێمە لەسەر ئەم بنەمایە لەگەڵ ئەم جۆرە شێوازی یاسادانە نەنین چ لە بوعدە تایفیەکەیەوە و چی لە بوعدە مەجهولی و نەزانراوەکەیەوە گینا ئێمە پێمان وایە باری یاسای باری کەسێتی پێویستی بە چاکسازی هەیە. دکتۆر بە کورتی ئاوا دەنگهێنێ یان نا لە پەرلەمان دەرەچێ یان نا بە کورتی جواب بێتەوە سپاس دەکەم. احتیمالی زۆری هەیە بە قۆڵبادانی هێزە سیاسیەکانی تر وەکو چۆن قۆڵی سونەیان بادا بە مەسلەی قانونی لێبوردنی گشتی کە ئێمەتەی ناپەڕێنی نەگەر ڕڵوێستان نەبێت لەگەڵ ئەم یاسایە لەوانەیە سبەینێ تا ئێستا ئەم باسە نەکراوە بە سبەینە لەوانەیە مەسلەی هەڵەبجەشە چێتە ناو ئەو مزایەداتانەوە احتیمال لە بەم شێوە قۆڵبادانە بتوانن ئەو یاسایە بەو زۆرینەی کە هەیەە تێپەڕێنن هەرچەنە با پێت بڵێم شیعەکان لە بینی خۆشیانە کۆگنی لەسەر ئەم بابەتە و ئەوانیان کە بەشێکی باشیشیان تەبانین دژن و ئاشکراشیەکەن بەشێکیان دژن ئاشکرای ناکەن چونکە پێیان وایە ئەمە بەکارێنرێ بۆ ئەوەی کە لە ئینتیخابات جۆرشتانە لە بەرچاوی جمهورەکەی خۆیانە لاواز بکرێن. بەڵێ دکتۆر موسەنامین ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدادەوە گەلێک سوپاس.
ڕۆژ نییە شکری خی گەورە نەکەم کە ئەو کارەساتی بەسەرهێنان بووم بە لاهورێکی تر لە دوای هەشتی تەمووزەوە. لەگەڵ پارتی پەیوەندیت باشترە؟ هەمووی پەیوەندی بە جمهور جۆڵەکانی لاهوری شێرغەنجیەوە هەیە، ئەمانە ناڕەحەتن. پێشتر هاوسەرۆک بوویت، دەرەکەوتی، بەڵام دەرکەوتنەکانی ئێستاشش جیاوازێک نیە لەگەڵ ئەو کاتە. هێزێکی زۆری ئەمنی لەگەڵایە. ئەو هەموو هێزە چیە لەگەڵتا؟ هێز هەیە بەرامبەر هێز دەخوێنێ ئەگەر ئەوان بەتەما بن هەر بەم شێوازە بەردەوام بنوە بە زەبری هێز حکومڕانی وڵاتەکەم. من ئامادە نەبووم خۆم دەستم چێتە خوێنی کەس لە پێناو پۆستی خۆم کە پۆستی لاهوری شێرغەنجی بوو. لیستمان دەبێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەمە پێچەوانی ئەو قسەی خۆت نییە. چولەیت ئەم یاریە کۆتایی پێ هاتووە. کاقوبات و کاک بافڵ لە درنگانێکی شەو چون 45 کورسیەکان لەسەر سیریەکی زێڕین پێشکەشی پارتی کرد. ئەم کاک مەسڕیان کرد بە سەرۆکی حکوومەت کە ئەو کاتە من دژ بووم. ئەیان بزودنەوەی گۆڕان بوو کاک مەشروانی ڕەحمەتی ئەوی تریشان کاک بەرەم ساڵح بوو. کێ لە تۆش بۆوان نابیت. تموحیەوەم هەیە دەسەڵات بگرمە دەست. دووبارە سڵاوتان لەبێتەوەری دووەم لەگەڵ بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حزبی زەحمەتکێشانی کوردستان گفتوگۆکەم کۆمەڵێک پرسی تایبەت بە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە پرسیاری ئێمە بێ و جوابی کاک بەڵێن وەرەگرینەوە. کاک بەڵێن سڵاوت لێ بێ وادارم زۆر باشبی لە هەولێرۆ لەگەڵ مای بەخێر بێی بۆ زووم. من بە پرسی تورکیا دەست پێ یەکەم حەزەکەم ڕەئی ئێوە بزانە. عێراق و تورکیا لێکتێگەیشتێکی ئەمنی و سەربازیان واژوو کردووە و بە دڵنیاییەوە مێژووی ئێمەش لەگەڵ ئەم جۆرە ڕێکەوتنانەی بینی ئەو وڵاتانەی کە کوردیان بەسەرادا بەشکراوە ڕوونە دیارە. ئەم لێک تێگەیشتنە بۆ هەرێمی کوردستان ڕاستیەکەی مەترسیە جێبەجێکردنەکەی کە هەندێک لە خاڵەکانی ڕاستیەکەی عێراق باسیەکە و تورکیا هێشتان خۆی لێلادا لەوەی کە باسی بکە ئاشکرای بکە. بۆی هەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان جۆرێک لە ئایندەیەکی ناڕوون نادیار نەرێنی بێ؟ زۆر سپاس سڵاو ڕێز بۆ ستافی و کەرمەندانی کەناڵی زووم لە ڕێگای ئەوەشەوە بۆ بینەرانی کەناڵی زووم بەدڵنیایی. دیارە بە تاکید ئەو پرسیارێک کە جەنابەت باس کرد من دوو خاڵ ڕادەوەستم. یەکیان پرسی میلەتێکە هەم لە باکووری کوردستان هەم لە بەشەکانی تری کوردستان لە ئێرانیش و لە سووریاش ئێمە وەکو حیزب زەحمەتکێشان بەردەوام وەکو کێشەیەکی نەتەوەیەتی حیزبی زەحمەتکێشانی کوردستان وەکو کێشەی میلەتی خۆمان تەمەشای دەکەین و پاڵپشتیمان کردووە و هەردەم پێداگیریمان لەسەر ئەوە کردووە کە شەڕ و پێکدادان و لە ڕێگای یەکلاکردنەوەی ئەو کێشەیە لە ڕێگای شەڕ و جەنگ کۆتایی نایە بەڵکو ئاڵۆزیەکان زیاتر دەکات. بۆیە میلەتی ئێمە لە هەموو شوێنێک لەگەر ئەوە بووە کە ئەو کێشانە بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی دیموکراسیانە لە ڕێگای دیالۆگ چارەسەر بکرێت. ئەوەی کە ئێستا کە پرسیار لەسەر کرد تورکیا دەیەوێت لە ڕێگای شەڕ و پێکدادان ئەو کێشەیە چارەسەر بکە پێمان وایە نەتیجەی نیە زەرەرەکە زیاتر بۆ تورکیایە و بە تاکید میلەتی ئێمە زەرەر دەکات. بۆیە جەخل لەسەر چارەسەری پرۆسەی چارەسەری ئاشتیانەی کێشەی میلەتەکەمان دەکەین لە هەر چوار پەرچەی کوردستان بە تایبەتیش لە باکووری کوردستان. ئەوە یەکەمە. دووەم ئێمە وەکو زەحمەتکێشان بە پێی تەجروبەکانی ڕابردووی هەیە هەر ڕێکەوتنێک لە بینی ئەو وڵاتانە بکرێت بە تایبەتیش بۆ ئەمنیەتی سنوور و ئەمنیەتی وڵاتەکانی خۆیان دەکەویتە سەر حسابی قەزای میلەتی ئێمە. بۆیە ئەو ڕێکەوتانەی کە کرا دیمان ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان عێراق و ئێران کرا شکایەوە سەر ئەو هێزانەی کە هێزی چەکداریشیان نییە لە هەرێمی کوردستان بارەگاکانیان داخراوە تا ئێستاش فشارەکان لەسەر ئەو هێزانە بەردەوامن کە هێزی مەدەنیشن دەمێکی زۆریشە لە کوردستانن. ئەوەی ئێستا کرد لە بینی عێراق و تورکیا ئەو ئیتفاقی کراوە ئەمە پێم وانە سەبەبەکە هەمووی مەسەلەی چەکدارەکان بی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان بی دیارەوان
بە پێ ئەو ئیتفاقانەی کۆنیش کە لە زمانی ڕژێمی بەعز لەگەر تورکیا کراوە ئەم پێم وایە بە زەرەری ئایندی میلەتی ئێمە کاک بەڵێن تۆ چۆن بۆیە ڕۆی ئەگەر پرسەکە تەنها پرسی پارتی کرێکارانی کوردستان نییە ڕاستیەکەی ئەوانەشی کە خوێندنەوەی بۆکەن زۆربەی ڕەکان زۆربەی بیر و بۆچوونەکان بەرەو ئەو ئاراستەیەن کە مەبەستی تورکیا تەنها پارتی کرێکارانی کوردستان نییە پێدەچێ مەبەستێکی دوورتری هەبێ زیاتری هەبێ بێوێ بمێنێتەوە لە خاکی هەرێمی کوردستانە ئەوەی جاران پێوترا ویلایەتی مووسڵ بە دڵنیاییەوە جۆرێک لە نیەت باشیش لە عێراقا نابینرێ لە ڕێکەوتنێکی لەم شێوەیە لەگەڵ تورکیا من حەزەکەم ڕئی ئێوە لەو بارەیەوە بزانم نیگەرانیە پوڵەکەی ئێوە ترسەکەی ئێوە لە چیایە تەنها پارتی کرێکارانی کوردستان نییە چیترە من پێم وایە ئەگەر بێت و نیەتێکی جددی هەبی بۆ چارەسەرەکان مەسلەی ڕێکەوتنی مەسلەی پارتی کرێکارانی کوردستان پێم وانێ کارێکی زەحمەت بی ئەگە پرۆسەی ئاشتی لەگەر دەم پارتی لە باکووری کوردستان بستە پێش پێم وایە چارەسەری ئەو کێشەیە زۆر زەحمەت نابی چونکو بە شەڕ کۆتایی نایە بە شەڕ ئالۆزیەکان زیاتر دەبی و کاریگەری دەبی لەسەر هەموو پارچەکانی کوردستان بۆیە تاکە ڕێگا بۆ چارەسەری ئەو کێشانە پرۆسەی ئاشتیە و چارەسەری ئەو کێشەیە لە ڕێگای دیالۆکە ئەوی تریان ڕێکەوتنەکان وەکو باسم کرد لە ڕابردوژە ئەو ڕێکەوتنێنەوە ئەو وڵاتانە دەکرێتن خۆمان دەزانین کاتی خۆی ئەو ئیتفاقی لە بینی شای ئێران و سەدام حوسێن کرا و ئەو ڕێکەوتنەی دوایی کردنەوەن ئێران و عێراق کراوە ئەو ئیتفاقی ئێستا لە بینی تورکیا و عێراق دەکرێتن کراوە ئەوانە هەمووی ئەم پێم وایە مەترسیەکان لەسەر ئەوەیە کە ئێمە ئێستا لە باشووری کوردستان هەرێمێکی دەستوریمان هەیە لە چوارچێوەی دەستور ئێمە هەرێمەکە دانی پێدانراوە بە تاکید گەمارۆیەکی گەورە دەکەوتە سە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دووچاری کێشە دەکەوە ئەو وڵاتانە بەڕاستی لە ناشارمەوە هەمویان ئامانزیان ئەوەیە کە هەرێمی کوردستان لە قالب دەنەوە بچوچیکەنەوە بۆیە دەبی هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و مەسەلانە بە وریاییەوە تەمەشا بکەین بە وریاییەوە تەعامل لەگەڵ ئەو کەیسانە بکەین یەکیان ئەوەیە کە هەموو لایەکمان لەگەر ئەوە بین کە پرسی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لە ڕێگای دیالۆگ و لە ڕێگای ڕێگایشی دیموکراسە نەچارەسەر بکەین شەڕ و ئالۆزی کاک بەڵێن ڕاستیەکە ئێمە چۆن داوای ئەوە یان پێشبینی ئەوە بکەین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی باشتر کوردانەتر کوردستانیانەتر و دووربینانەتر مامەڵە لەگەڵ ئەم پرسیار بکرێت لە کاتێکە خودی هەرێمی کوردستان بەشێکە لە لێک تێگەیشتنەکە وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لە تورکیا بووە لەگەڵ ئەوانەی حەشدی شعبی لەوێ بووە وەزیری دەرەوە دیارە سەر بە پارتی دیموکراتی کوردستان و نوێنەراتی هەرێمی کوردستانەکە یان نوێنەراتی پۆستە کوردستانیەکانەکە لە بەغداد هەموو ئەمانە لە چوارچێوەی ڕێکەوتنەکە هەن ئەمانە ئاماژە نین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان کورد ئەگەر بە هەموو کوردیش نەبێ بەڵام بەشێکی کورد لایەنێکی کورد ڕاستیەکەی بەشدارن لەو ڕێکەوتنە لەو لێک تێگەیشتنە ڕاستیەکەی ئەمنی و سەربازیەی بینی عێراق و تورکیا بەڵێ ئەگەر ڕاستیەکەی دەبی ئێمە پامێشمان هەبی بۆ هەموو لایەنە سیاسەکانی کە حزوریان لە هەرێمی کوردستان هەیە بە هەر شێوازێک کە لە هەرێمی کورد دەبی مراعاتی بارودۆخی هەرێمی کوردستان بکەن هەرێمی کوردستان بەرگەی ئەو هەموو فشار و بەرگەی ئەو هەموو پلان و پلانجێڕێ ناکاتن وەزعی ناوخۆمان باش نییە وەزعی اقتصادیمان باش نییە بەغدا لەسەر خەتە بۆیە دەبی ئەو لایەنە سیاسیانەش مراعاتی هەرێمی کوردستان بکەن ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان بکەن کە لە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە لە بەرامبەر عێراق لە بەرامبەر وڵاتانی ئیقلیمی و هەروە لە چارچێوە ئەو کێشە و هاوکێشە ئیقلیمی و دەوڵەتیانێک کە هەشن چونکو ئەو هاوکێشانەی کە هەیە ئەو ململانەی کە هەیە لە منتەقەکە بە هەموو شێوازە کاریگەری لەسەر ئایندەی ئەو هەرێمە دەبین لەسەر ئایندەی ئەو وڵاتە دەبیتن جا دەبی ئەو مەسلەیە هەرێمی کوردستان دەستکەوتێکە بۆ هەموو کورد لە هەر شوێنێکە بن دەبی دەست پێوە بگرین و هەوڵ بدەین کە ئەو پلان و معامەرانەی لەسەری هەیە کەم بکرێتەوە بەلای کەمی بۆیە دەبی ئەوانش مراعاتی ئەو مۆزوع کاک بڵێن ڕاستیەکەی تۆ کەم بکرێتەوە من ئەم قسەیان پێ باش بوو ئەیکەم بە پرسیارێک یعنی وای دانێ ئەوە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە باکووری کوردستان و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە ئەوانیش فشاریان لەسرە لەلایەن ئێرانەوە لەلایەن عێراقەوە
وای دانێ با بڵێن مڕاعاتی دۆخی هەرێمی کوردستانەکەن بەڵام وەکو وتمان ڕاستیەکە پرسەکە هەر ئەوانن یان مەبەستێکی گەورەترە مەبەستێکی دیکەیە لە پشت جوڵەکانی هەم تورکیا هەم ئێران هەم عێراق هەم هەر وڵاتێکی دیکە کە بێوێ ئەزمموی هەرێمی کوردستان لە قاڵب بات. هیچ کام لە وڵاتانە دڵخۆش نین بەوەی کە ئێمە ئێستا هەرێمێکمان هەیە و لە ڕووی دەستوریەوە پێدانراوە و ئەو بارودۆخی کە ئێستا ڕوبەڕووی هەرێم دەبتۆ لە زۆر ڕۆوە لەباری اقتصادی ئەو کێشانەی کە لەگەڵ عێراق هەیە ئەو کێشانێک کە لەگەڵ ئێران هەیە لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ ئەو شوێنانەیە هەمویان هەل هەوڵی ئەوەن ئەو هەرێمە لە قالب دەن بچووکی کەنەوە وەکو دەستکەوتێکی نەتەوەیی بچووکی کەنەوە بۆیە بەرپرسیارەتی گەورە دەکەوتە سەر هەموو لایەکمان هەم لە هەرێمی کوردستان چوەکو حکومەت چوەکو پەرلەمان چوەکو ئەحزاب بۆ حزبەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش پارچەکانی تکەش ئەو مەسئولیەتە بەڕاستی بۆیە مەترسیەکانی هەموو ئیتفاقەکانی کە دەکرێتن لە بینی ئەو وڵاتانە مەترسیدارە لەبەرەوەی لە جیاتی ئەوەی بێن کێشەی میلەتەکەی ئێمە بە دیالۆگ و لە ڕێگای بە شێوەشی ئاشتیانە چارەسەر بکەن هەوڵدن لە ڕێگای جەنگ و لە ڕێگای فشارخستنە سەهرێم بۆ زیاتر دەرس خستنە نێو پارچەکانی کوردستان زۆر باشە کاک بڵێن من دوو پرسیارەکەم هەموو لایەنە سیاسەکان وریابی لەو مەسەلە زۆر باشە من دوو پرسیارەکەم بە یەکدانە حەزەکەم وەڵامی هەردووکیم بیتەوانە یەکەم عێراق تا چۆ ئەتوانێ بەشدار بێ لە با بڵێن لە ڕووی کردداریەوە لە لێک تێگەیشتێکی ئاوا ئەمنی و سەربازی ینی ئەگەری نردنی هێزی عێراقی بۆ شاخەکانی هەرێمی کوردستان بۆ سنووری هەرێمی کوردستان لە ئارادایە یان پرسەکە لە چوارچەوەی پاسەوانی سنوورە با بڵێن ئەمێنێتەوانێت کە دیارە پاسەوانی سنوور زیاتر سەر با بڵێن کوردن ئەوانەی کە بەشدارنتیایە ئەم لاسەر بێکێتی ئەو لاسەر بە پارتیە ئەمە یەک دوو ئەنی ئێمە وەکو میدیا ڕاستیەکەی قودرەتی دەستگەیشتنمان بە زانیاری کەمە بەڵام ئەمەوێت تۆ کۆمەکەم بکەی سەی دیاریکراو هەیە لەسەر ئەوەی کە تورکیا چەکدارانی گروپە چەکدارەکانیشی هێناوە بۆ خاکی هەرێمی کوردستان بۆ خەندیل و شوێنەکانی دیکە ئێوە ڕاستیەکەی سکرتێری حزبێکنەوە پێدەچێت زانیاری زیاترتان لە ئێمە دەست بکەوێ دەست بخرێ وە گوتەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستانیش ماوەی پێشوو تەنانەت ژمارەی وتی 300 چەکداری ئەو ناوی نان داعش کە هێنراون بۆ خاکی هەرێمی کوردستان لەبارەی ئەم پرسەوە بڵێن عەبدوڵڵا توانێت چی بڵێ وەکو باسم کرد ینی کە شەڕ بوو هەموو شتە گواردە لە شەڕ باوەڕ ناکەم دەوڵەتێکی وەکو تورکیا زۆر پچی لەسەر چەکدار و لەسەر هێز کەوتبی ئەگە هینابیشیتن طبیعیە خۆ لە حالەتی کە شەڕ بیتن هەموو شتە گواردە لە شەڕ بەڵام کێشەکەی ئێمە لەوە با کورد نەکەینەوە چەند چەکدار هەیە و چەند ئەوە هەیە باوەڕ ناکەم حکوومەتی عێراقی بارودۆخێکدا نییە هێزی جێشی عراقی بنێتە حدودەکان بۆ کۆنتترۆلکردنی حدودەکان باش و هەرێمی کوردستانیش تا ئێستا خۆی پاراستۆ لەو مەسەلەی هەرێمی کوردستان نەبوویتە بەشێک لە شەڕەکە هەرێمی کوردستان تا ئێستا لە هەوڵی ئەوەدایە کە ئەو پرسە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێتن ئەمە نەمدیوە تا ئێستا کە پێکدادانی چەکداری لە بینی هێزەکان هەبیتن لە سەر سنوورەکان گرژی هەیە لە ڕووی ئەلامیەوە تەسعید هەیە کە باش نییە خراپە هەموو ئەو شتانە هەیە و هیوادارم کە گرژەکان و ئەو ئانەی کە هەنە نەبنە بارگرانە شتێ بە سەهێریمی کوردستانەوە ئێمە تەرکیزکەینە سەر چارەسەری ئاشتیانە تەرکیزکردنە سەر پرسی کورد بە شێوەیەکی دیالۆگ نەک لە ڕێگای شەڕ و تەرکیزکەینە سەر ئەوە دەبی ئەوانش یارمەتی هەرێمی کوردستان بندەرن لەو بەردۆخی کە تێیدایە چونکەوە 2000 دەستکەوتێکی میلی هەموو پارچەکانی کوردستانە دەبی مەرعاتی هەرێمی کوردستانیش بکەین لەو بارەوە کاک بەڵێن من پرسی تورکیا و ئەوانە بەجێ ئەڵم یەک دوو پرسی دیکەی حەزەکەم لەگەڵ ئێوەیە باسی بکەم ڕاستیەکەی بە هەڵبژاردن دەست پێەکەم دواترە گەر دەرفەتە بوو هەندێک پرسیاریش لەبارەی عێراقەوە ئەەکەین دەنگێکەیە چەند ڕۆژێکە ڕاستیەکە یان جۆرێک لە مەترسی هەیە بۆی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دووبارە دوا بخرێ هیچ ئەگەرێکی ئاوا لە نێو سیاسیەکانە لە نێولانە سیاسیەکانە
ئەگەرێکی ئاوا باسەکرێبوونی هەیە ئێوە هەستان بە هیچ کردووە یان نەخێر شتەکان ڕێک و پێک ئەڕۆن و ئێمە لە بیستی دەیە هەڵبژارنی پەرلەمانی کوردستانەکەین. ئەو نیگەرانیەی لە ناو کۆمەڵانی خەڵکیش هەیە بەهۆی ئەو باگدژەی کە دروست بە تایبەتیش لە نێوان برادرانی پارتی برادرانی یەکێتی تەسعیدەکە ئێلامیەکە زۆر بەرز بوویتەوە کە هێشتا بانگەشەی هەڵبژاردننیش دەستی پێ نەکردیە، بەڵام من دڵنیام هیچ کام لەو حیزبانە هیچ کام لەو حیزبانەی کە ئێستا کە داخلی ئەو پرۆسەیە دەبین ئاسان نییە کۆسپی گەورە لە بەردەمە هەڵبژاردن دروستکەن بە زەرەوی خۆیان تاوا دەبی و مجتەمەعی دەولی لە سەخەتە و کۆمیسیۆن ئیشەکانی خۆی تەواو کردووە. بۆیە مەسلەی هەڵبژاردن دواخستنی ئەو دەبی خەڵک تێبگاتن کە هەڵبژاردنەکە دەکرێت بە هەر جۆرەك بێ هەر دەکرێتن. ئەو گرژەی ئێلامیانە هەمووی مەبەزدارە بۆ کۆمەڵک قەزایەت کە دەکرێتن دانەوێت کەش و هەوایەکی نائارام لە ناو خەڵک دروستکەن کۆمێدم دەکردوانە باە دەبا ئێمە لەو بارودۆخە کە خەڵک بار و دەرونی باش نییە دوو مانگە موچە نەدراوە باری دۆخی سیاسی باش نییە بارودۆخیمان لەگەی عراق باش نییە دەبا ئێمە کەش و هەوایەکی ئارام و سەقامجی دروست بکەین بۆ ئەوەی خەڵک بە پەرۆشەوە بە ئەوە بڕوانتە پرۆسی هەڵبژاردنەکە کاک بەڵێن کاتم زۆر کەم حەزەکەم ڕای ئێوە بزانم لەبەرەوەی بەڕاستی نیەتێک هەیە من داوا لە خەڵک دەکەم کە بەو گرژیانە ئەگەر قبول بکەیت تەواوی بکەم هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان بەو گرژیانە هەڵ نەخەڵەتێ و بێتاقەت نەبن ئەو گرژیانە نەگاتە شوێنە کە خەڵک بڕوای بە پرۆسی هەڵبژاردن نەبینێ بڕوای بە پرۆسی دیموکراسی دەنگدانی خەڵکو نیەتێک هەیە بۆ دواخستنی هەڵبژاردن لای پارتی یەکێتی یان نا نەمزانیوان من تا ئێستاەوەی کە تێی دەگەم تەسعیدە ئەلامیەکە زیاتر هەڵدانەوەی کۆنەبرینەکانە و بە ئامانجتر دەکرێتن بەڵێ زۆر باشە بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ ما بووین گەلێک سوپاس بۆ سەرنجیەوەش